هەرچەندە زۆر بە زووی هێزەکانی ناسیۆنالیزمی کورد هەر لە یەکەمین ڕۆژەوە نەکرد بۆ عەلی زەیدی، هەتا پێشتر کە مالیکی کاندیدی بوو بە پەلە پرۆژێ کەوتنە پیرۆزبایی ناردن بۆی، دوای قبول نەکراوە کە عەلی زەیدی هات دیسان بە پەلە پرۆژێ چوونە پشتیوانی ئەوە، و ئێستاش بڕیارە هەمویان پشتیوانی لێ بکەن و هەمووشیان وەختێک باسی دەکەن باس لەوە دەکەن کە عەلی زەیدی کەسێکی گونجاوە و تێگەیشتنی بۆ مەسەلەی کورتەیە، وەگەوەی کە پێشووتر وردویانە دیسان هەمان جارێکیکەم ئەو قاوانە بە زۆرێکیکە خەریکە لێ دەدەنەوە. بەڵام هەموو قاوانانە کە لێیان دەدا بۆەکانی پێشوو کە مەسەلەی پرسی موسە چارەسەر دەبێت و هەتا بەجیالەوە باس لە خۆتان دەزانن لەوانەیە 100 جار بەڵێنی ئەوەیان دابێەوە چەندین جار ڕایان گیان کە ڕێککەوتنی نهایی کراوە و لە مۆدا کێشە پرسی موچە قوتی خەڵکی کوردستان تێکەڵ بە ململانە سیاسیەکان ناکرێت. بەڵام بۆ یەک جاری خودی ئەمەش هیچ وەختێک جێبەجێ نەبوو، وێ ئەم جارەش بە هەمان شێوە هێشتا ئەگەری ئەوەی کە خودی ئەم پرسە بمێنێتەوە شتێکی واقعیە من بە دووری نازانم دیسان ئەو ململانی هە درێژە بکێشێ، بەتابەتی کە هەردوو لایەن پابەند نین، ینی پابەند نین بە هیچ کامێک لەوان، ینی بۆ نمونە حکوومەتی مەرکەزی داوای داهاتی ناوخۆیی یا داهاتی نانەوتی لە دەسەڵاتی هەرێمی کوردستان دەکا، بەڵام دەسەڵات لە هەرێمی کوردستان پابەندی ئەم بڕیارە ناوێ، یا بە پێچەوانەوە لە بەغدا دەڵێن ئێمە کێشەی موچە تێکەڵی هیچ پرسێک ناکەین، بەڵام وەختێک ئەمان لێرە بۆ من داهاتی نانەوتی نانێرن ئەوان موچەکە لەوێ ڕادەگرن. بۆیە من پێم وایە هێشتا مەسەلەی موچە وەکو مەسەلەیەکە دەمێنێتەوە دەبێتە مەیدانی کێشمەکێش